بەرهەڵگرە ڕەنگاڵەکە بەروبوومی جوتیارەکانی پێیە کە دەیانەوێ لەو بەروبوومەی بەدەستیان هێناوە بەشی خەڵکی تریشی لێ بدەن لەو سەروەختەی کۆرۆنا ڤایرۆس بە زۆر خەڵکی لە ماڵەکانیدا هێشتۆتەوە. ڕێکخراوی کۆمەڵگای یاناکونا لە کۆڵۆمبیای خوارو ئەرکی دابەشکردنی خواردەمەنیەکانی گرتوۆتە ئەستۆ. نابێزەوێ کشت و کاڵەکان تەنها کەسانێک سوودی لێ ببینن، بەڵکو کۆمەڵگەش بەروبوومی جیاواز کە جوتیاران خۆیان بەرهەمێن هێناوە. ئەوانەی کە بەڕەچەڵک ئەفریقن و دانیشتوانی ڕەسەنی ناوچەکەن دەخوازن لەم دۆخە ڕۆڵێکی کەمیان هەبێت و هاوکاری کەسانی تر بکەن. بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە لە خواری و کۆڵۆمبیا وەک زۆر شوێنی تری جیهان خەڵک بێکار بوون، بەڵام کۆمەڵگای زیندوو لەم ساتە دژوارانە دەرەکەوێت بەهێزبوونی ڕۆحی هاوکاری و بەخشین. کەرەنتینە وای لێ کردوین بکەوینە بارودۆخێکی خراپی ئابووریەوە. هەندێکمان لە توانایدا نییە کە بچێت بۆ سەرکارەکەی و بێکار بووە. ئەوەی پێیان بەخشیوین هاوکاریەکی گەورەیە. خۆبەخشەکان میوە و خواردەمەنیەکانی تر هەمووی ئامادە دەکەن و هەر لەو شوێنەش دەیبەخشنە ئەو کەسانەی کە پێویستیان پێیەتی. بردننی خواردن بۆ ماڵەکان ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێت کاریگەری دەبێت. ڕۆژێک دێت نازانیت کەی ئەوانیش هیچ خواردنێکیان لە بەردەستا نابێت و خەڵکی تر کۆمەکیان پێدەکات. ئەم جۆرە کۆمەکردنەی نێو کۆمەلگاکانی مرۆڤایەتی لەم سەروەختی کۆرۆنا ڤایرۆسە بووە تا دیاردا هیوا بەخشینێکی شەبەوانی باری ئابووریان خراپە کە بەتەنها نین. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا